لا یاریەکانی هەفتەی پێنجەمی خولی پلەیەکی کوردستان بازیان میوانداری ڕانی یەکەمی کۆمەڵەی دووەمی کرد. بازیان دەیویست لە نێو هاندەران و یاریگای خۆیدا سێخاڵی یاریەکە دەستەبەر بکات و خۆی لە هێڵی سووری یانە پلەیەکەکانی کوردستان دوور بخاتەوە. لا سەرەتای تایمی یەکەمی یاریەکەدا هەردوویانە ئەستێکی مامناوەندیان نیشاندا و سەرڕای چەند هێرشێکی لاوازی هەردوو لە بۆ سەر تۆڕی گۆڵی یەکتر، بەڵام ئەو تایمە بەبێت تۆمارکردنی هیچ گۆڵێک کۆتایی پێهات. لا تایمی دووەمی یاریەکەدا یاریزانانی هەردوویانە بە مەبەستی تۆمارکردنی گۆڵ هێرشەکانیان چڕتر کردەوە و تا ئەوەی بازیان توانی لە خولەکی هەفتای یاریەکە و لا ڕێگەی یاریزان سامان شێرزادەوە گۆڵی یەکەم و سەرکەوتنی یانەکەی تۆمار بکات. دوای ئەم گۆڵش یاریزانانی ڕانیە هەوڵی زۆریاندا لانی کەمەنجامەکە یەکسان بکەنەوە، بەڵام سەرجەم هەوڵەکانیان بێیەکان بوون و سەرنجام یاریەکە بە تاکە گۆڵێک لە سوودی بازیان کۆتایی پێهات و بازیان توانی ڕانیەی میوانی تووشی یەکەم شکست بکات لەم وەرزەدا. دیارە ئێمە یانەی ڕانیە هەر لە سەرتاوە دەمانزانی قۆناغی یەکەم بۆ ئێمە زۆر قورس و گران و هەستیارە بە حکمیەوەی کە لە نۆ یاری کە لە قۆناغی یەکەمدا ئەنجام دەدەین. ئێمە 6 یاریمان لە دەرەوە یاریگای خۆمانە، 2 یاریشمان لە جام کە کردو، ئەویش یاریێکمان لە دەرەوە بۆ نزیکەی لەو 7 یاریێک ئەنجامان داوە. 5 یاری سەفەری دوورمان کردووە، بۆی ئەوە جۆرێک لە هیلاکەتی بەجەستە یاریزانەکانەوە دیارە. دووەمیان ئەوەی کە من تێبینیم هەبوو لە یاری ئەوڕۆ بەڕاستی ئەو یاریگایە شیاو نییە بۆ یاریکردن بە حکمیەوەی کە تازەیە و ینی بە حکمیەوەی کە یاریی زۆری تیا نەکراوە، یاریزانەکەی من نانتوانی وەکو پێویست ئاستێکی باشتیا پێشکەش بکەن. دوای گەڕانەوەمان لە یاری ڕزگاری تەنانەت دەتوانین بڵێ مەتوانیم ئەو سێیاری ئەو سێخاڵی ئەو یاریمانش بەدەست بێنایە، چونکە حیساباتی تا حیساباتەکە چۆنە ڕزگاری پلەی دووەمە و ڕانیە پلەی یەکەمە کە تۆ ئەم دوو ڕیکابەرە ڕابگری خۆت بە پێشیان بکەیت و سێخاڵیان لێوەرگری زۆر گرنگە. خۆش ئەزانم خولەکەی ئێمە خولی ئەمدی و مەجموعەی ئەمدی زۆر مەجموعەیەکی بەقوتە، حیساباتی خۆیتە. ئەمڕۆ توانیمان شکر بۆ خوا کە یانی وەرشی ڕانیە ڕابگرین و سێخاڵیان لێوەرگرین. ئەم سێخاڵە بە حەقیقەت بۆ ئێمە وەک 6 خاڵ وایە، چونکە یەک ئەوان متصدرین و ڕایانەگرین خۆمان نزیکە بینەوە، دوو ئەتوانین بڵێن یاری دیکەمە یاری داهاتومانش لە سلێمانی ئەو یاریش بۆ ئێمە زۆر گرنگە. بەم ئەنجامە و لە ئێستادا ڕانیە خاوەنی 8 خاڵ و 5 گۆڵە و لە ڕیزبەندی سەرەوەی کۆمەڵەی دووەمی یانە پلەیەکەکانی کوردستانەوە دابەزی بۆ پلەی پێنجەم. بڕیاری شارڕانیە لە یاری ئایندەیدا میوانداری 4 قوڕنە بکات. یانەی بازیانیش خاوەنی 7 خاڵ و 3 گۆڵە و لە ڕیزبەندی هەشتەمی یانە پلەیەکەکانی کوردستانەوە خۆی گەیاندا پلەی شەشەم. بڕیاریشە بازیان لە یاری ئایندەیدا ببێتە میوانی سلێمانی. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی بازیان.